بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، سلامي خواهي گەورەتان لێبێ. گەشتنە بابەتەکەمان بە عنوانی تەفسیری سورەتی کەهفە، گەشتنە ئاەتەکان ئەو ئاەتانەی 55 تقریباً بە پەلەی چوینە سەریا ئەتا 57 ئینشاء الله تعالی تا 60 تەفسیرەکەین بە ئیزنی پەروەردگار. پێشەوەی بچمە سەر تەفسیرەکە، ئەچینە سەر ئەو قیسەی ئیمامی عەلی ڕضا و ڕەحمەتی خوای لێ بێت، چونکە دەرزی تایە دوێنێ بە پەلەی بەسمان کرد. ئیمامی عەلی کە زاوای پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، فاتیمە خێزانێتی کچی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، ئەفەرمێ شەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات بۆ ماڵمان بۆ دێنیکردن. دیارە کاتەکەی درەنگ بووە. ئیتر هات بینی ئیمامی عەلی لەگەڵ کچەکەیدا، کچی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم خەوتووە. ئەمجا فەرمووی پێغەمبەری خوا: ئایا ئێوە نوێژ ناکەن؟ ئەوانە شوتیان: ئێمە گیانمان بەدەستی خودایە، ئەگە خوا ویستی بێ لەسەری ئەو ئینشاءالله نوێژ دەکەین. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدەستی مبارەکی دایە بانڕانی مبارەکیە. ئەمەی فەرموو: وكان الإنسان أكثر شيئا جدلا، متفق عليه. حديثەکەمان واتە بەڵگەی لەسەر ئاەتەی لە پێشدا کە ئینسانی مسلمان، ئینسانی ئیماندار کە قەزدی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی پیان نوێژکەن، ئەسڵ ئەو بوو ئەمان جوابیان نەدایەتەوە نوێژیان بکردایە. ئاەتەکەش لەسەر ئەوەیە کە پێغەمبەری خوا هێنایەتی: وكان الإنسان أكثر شيئا جدلا. ئینسانە حەزەکە مجادلە بکە، شتێکی پێڵێ شتێکت پێڵێ، بەعزە جار تۆڵی ئەوە بکەی باشە، ئەیژێ بۆ ئانەکەین باشە، چونکە هەموو شتێ ئەعلەم بئمور دونیاکم، هەموو شتێک ئەهلی خۆی بوو بە ئەلی خۆی تەداخلی تیا بکە، خۆیشی قسەکەی تیا بکە، خۆی ئەزانێت چیەکە. زۆر جار ئەهلێکی خۆی بوو پێویست ناکات تۆ لەگەڵەیە ئەو بڵێ وا بکە تۆ بڵێ وا بکەی باشە، ئەو بڵێ وا تۆ بڵێ وا، نا، ئەو چاکی لێ ئەزانێ، ئەو لەوەی هەندێک شت بزانێت تۆ نەزانی لە پشتی تۆ بێ ئەی خوێنێتەوە، بەڵام تۆ لەوێ نەیخوێنیتەوە. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا پێی باش بوو کە نوێژ بکەن، چونکە پێغەمبەری خوا ئەولاترە تا کچەکەی و هەتا زاواکەیشی، بۆیە ئەم بەڵگەی هێناوە. ئەمجا خودای پەروەردگارە فەرمێ: وما منع الناس أن يؤمنوا إذ جاءهم الهدى. ئەو کەسانەی کەوا کۆس یان شتێک دێتە ڕێگایان، ويستغفرون ربهم، تەنیا شتێکە دێتە ڕێگات مەگەر لە ذکر و یاد و عیبادەت بتکایان جێبەجێی نەکەی، ئەوش عذرێکی شەرعیە. ئەنا غەیری عذری شەرعی شتێک نییە، بە تایبەتی ئەوانەی کە لەسەرمان فەرزە هەر عذرێکمان هەبێ مەقبول بێ لای خوا، نەک لای مرۆڤ، نەک لای خۆت، لای من، لای مرۆڤێ. هەر عذرێکت هەبوو لای خوا مەقبول بوو، تەواو، ئەتۆ ئەتوانی ئەو عیبادەتە بۆ نمونە دوا بخەی یان شتێ بخەی. بەڵام ئەگە عذرت نەبوو گونەحبارە بی، چونکە ئەوانە واجبە لەسەرت. ئێستا نوێژ واجبە لەسەرت. خوای گەورە دوای حەساباتەکە لەگەڵ تۆ، چەند سەعات لە دنیا ژیایی، چەند ڕۆژە، چەند شەوە. مەلایکان ئەڵێ گشتی کۆ بکەن و لەسەر بەندەکەم تەقسیمی بکەن، بزان چەند نوێژەکە، بۆ نمە 100 نوێژەکە. ئایا تۆ 100 نوێژت کردووە؟ ئەگە کردووتە ئەمە تەواو حەقی خواتدا، ئەگەر نەتکردە نوقسانە، خوا داوایەکە لێت لە قیامەتە. ئەمجا ئەڵێ بڕۆن سونەتەکانی بۆ کۆکەنەوە. ئەگەر هەمووی زەکات بۆ نمونە چەند ساڵ زەکاتت هەیە، ڕێکداتە، تەواو مەزبوطە زەکاتەکەت، پارەت بووە کەم تەرخەمیت کردو نەچیتە بۆ حەج، ئەو گونەحباری. خوا لێتە پرسێ پارەت نەبوو، ئەگەر نەبڵێ خوای گیان پارەم نەبوو، ئیمکانیەتم نەبوو، گیانم کاتێ پارەم بوو گیانم بە قسەمی ناکرد، ئەمانە عوزرم دوانە. بەس ئەگە ئەمەد نەبوو، حەج نەکردووە، خوا لێت ئەپرسێتەوە لێ پارەتە بوو، جەستەتش باش بوو، هەموو ڕۆژێ لە سەیران بووی، هەر ساڵی ئەچیت بۆ وڵاتێکی عەرەبی، بۆ وڵاتێکی ئەوروپی گەشتە کرد و زۆر ئاسایش و لات طەبیعی بوو. بەڵام ئەتوت بۆ ماڵخوا نەوعێک بووی.
ئەمە کەواتە تۆ خوا لێتە پرسێ لە حەجە لە هەمووی کە هەتا ئەڕوا چونکە ئینسانی مسلمان ئەمجا ئەفەرمێ خوای پەروەردگار وەستەغفروا ربهم إلا أن يأتيهم سنة الأولين أجر نقريتو بشيمان نبيتو بخواي متعال جل جلاله وەک قەومان و گەلانی پێشی خۆتان وا لێ دێ پێغەمبەری خوای گەورە بە پێغەمبەرە فەرمێ بە خەڵکی ڕاگەێنە گەلانی پێشی ئەوان کە تووشی عەزاب بوونە ئەو یەئتیهم العەذاب قوبولا یان سزا یان عەزابی خوا بە چاوی خۆیان دەبینن چونکە ئەوانە وت پێغەمبەری خوا سەلام بە پێغەمبەرەیان وت چی فاسقط علينا كسفا من السماء إن كنت من الصادقين دي عذابي خوا دابزينا کافرەکان گەینە و ڕادەی ئەگەر تۆ ڕاست دەکەی وەک چی قەومانی پێشی پێغەمبەرە داوایانە کرد لەوان کەچی داوایانە کرد خوا ئەگەر بە پێغەمبەرانی تریانەوت ئەگەر تۆ وایە دەی خوا بە عەزاب بە غەزەبمان لێبگری ئەوە بوو تر قەومی ساڵح و هود و ئەو قەومانی تر خوای گەورە عەزابی گردون و هەمویانی لەناودا ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە ڕوو ئەکاڵێ ئەی محەممەد پێیان بڵێ بەشیر بە و نەذیر بە واتە بەردەوام با پشت نەکەنەوە هەر موژدەی خۆشیان مەدەرێ و بەردەوام شمەیان ترسێنە هەردووگی بدەرێ پێیان واتە ترازویەک دانە لە شەرعە ئەمە بەتایبەت بۆ ئەو کەسانەی مەوعیظە خوێنن ئیمام و خەتیبن یان کەسێک قسەیەکە نابێت تۆ لایەکی بگری لایەکی نا ئیلا بەردەوام باسی باشت کرد جەهەنەمش لە پاڵیا بێ باسی جەهەنەمت کرد باشتر ڕێگای خراپ ڕێگای چاک ئەبێ هەردووگی بدەیتە خەڵکی بۆی خەڵک هەردووگی وەربگرێ لە تۆ بزانێ یەکسان بێ حەقی خوا لای گوم نەبێ وا نەزانێ خوای پەروەردگار لە هەموو گوناه خێر خۆشە بێ ترپشتی لێ بکاتەوە واش نەزانێ خوای گەورە بەس عەزاب و عەزابی بەندە دایتر بەندەکان هەر بە عەزاب ئاڕۆن ئەمش باش نییە ئەمجا خوای متعال جل جلاله ئەومان پێڵێ بە ئیمانداران موژدەی خۆشیان دەرێ با زیاتر چی بکەن زیاتر کردەوەی چاکەن بە کافرەکانش موژدەی خراپێ موژدەی ئەوەی کە خوای گەورە موژدەیان بدرێ بەڵا عەزابی خوا بۆی بگەڕێنەوە پەشیمان بنەوە نەک زیاتر ئەنجامی دەت ئەمجا پەروەردگارە فەرمێ وەیجادل الذین کەفەروا بالباطل ئەوانەی کە ئیمانیان بەخوانی ئەی محەممەد ئەوانەی کە بڕوایان بە من نییە و بڕوایان بە تۆ نییە بەردەوام مجادلە دەکەن یعنی بەرامبەر دەگرن قسە ئەکەن دینەکەت بەڕاست نازانن بەڵام باتڵن لە ئەسڵ ئیشەکانیان چییە باتڵە یعنی مایە هیچی نییە لەسەر شتێکی ئەساس دانەمزراوە مدەیەک دەڕوا و نامێنێ ناتوانێت بەرامبەر پەیامی خوا هەموو شتێ بکە واتە مەبەستەوەی گومان دینی ئیسلام بیر و باوەڕی تۆی مسلمان لەم زمانەی ئەمڕۆ ئەمایەتە زۆر جا زەمان ئەبێ ڕەبتی کەین بە واقعەوە ئەمڕۆ بەچی ئەدەن لە تۆ لە دینەکەت لەو قورئانە پیرۆزە لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بیر و باوەڕی تۆ لە ئیسلام بوونی تۆ دەی مساعدمونەی خراپ دێرن دەخەنە پاڵی ئیسلام بۆی تۆ پاشگەزکەنەوە بۆ نمونە قورئان لە کاتی ئیمامی ئەحمەدەوە تا ئێستاکەش هەر ماوەیەک زۆر قورئان کەلامی خەڵکە هی خوا نییە ئیمامی ئەحمەد چەندێ گیریا چەندێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ سجن کرا بەس بۆی بێژە قورئان کەلامی خوا نییە لە دوای ئەمە ئێستا لە زمانی من و تۆ کۆمەڵێ پەیدا بوون قورئانی ئیمانی بە حەدیث نییە ئەمجا ئەمەش پێیا بووە ئەمجا خەڵک تر تێ لە ناو قورئانەکە بڕی ئایەت ئەڵێ بۆم زەمانە نابێ کاک خەڵکێتر پەیدا بێژە کاکە ئەم قورئانە سەر بڕین و کوشتن و بڕین و نام چی تایە و چی تایە ئەمە داتەپاڵی ئیسلام وەک دینێکی یعنی کوشتن و بڕین و بگێتە هەرکوێ لە ناوێدا شکر بۆخوا ئەمەش نەجاتمان بۆ ڕۆیشت ئەمجا تێ گومان دروستەکەن گومان لە ئایەت دروستەکەن لە سونەتەکان دروستەکەن بۆ ئەوەی تۆ بەردەوام گومان لە دین و عەقڵ و فکری تۆ دروست دەکەن بۆی پاشگەز بیتەوە ئەمە حتا قیامەت بەردەوامە چونکە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەردەوام بووە پێشی ئەوش پێغەمبەرانی تر حتا قیامەت بەردەوام دەبێ چونکە ئەبێ وریابی لەو گومانەنە تێ نەکەویتەوە بە تایبەتی مسلمان ئەگەر ئاگەی لە دینەکەی نەبێ بە تەئکید تێ ئەگەوێتەوە گومانی زۆر لە زمانی من و تۆ گومانی زۆر هەیە زۆر هەیە گومانی بەرامبەر بە دینی ئاینی ئیسلامی پیرۆز بەرامبەر بە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچینە ئایەتێکی تر ومن ئەظلم ممن ذکر بآیات ربه ئەمجا ئەفەرمێ فأعرض عنها ونسي ما قدمت يدا إنا جعلنا على قلوبهم أكنة يفقهوا
وفي آذان مقرة كي هي لو استمكار تر كي لو استنبك على خوي يعني وقف السيارة خوي پروردگار هنيتو كي خوي پروردگار فرمي فأعرض عنها أو كسيك آموشگاري أكري بقرآن خوي قورا عليه وابك أو نايكا بيغمري خواه فرمي وابك أو نايكا فأعرض عنها چی بە قسەی خوا و پێغەمبەر ناکە کێ هەیە لەوە ستەمکەر یعنی ئەوە ستەمکارە کەسێ نییە لەوە زیاتر ستەمکار بێ بە قسەی خوا و قسەی پێغەمبەرەکەی نەکە ونسي ما قدمت يدا ئەمجا ئەفەرمێ و ئەو خراپانەش کە ئەنجامیەدا زۆر جار ئەوەی کە نسیان بێ ئینسانی مسلمان هەر شتێ نسیان بێ یعنی لە بیرۆچنەوە خوای گەورە لێت ناگرێ بەڵام غیری ئەوە بێ خوای گەورە لێت ئەگرێت إنا جعلنا على قلوبهم أكنة أن يفقهوا أمجا أفرمي براستي بهوي كافر بونو لا ساري أواني كافر بونا أواني كوا بمعنى أوي كبروانا كان بايني إسلامي بيروس وفي آذان مقرأ أي محمد صلى الله عليه وسلم خلق يكي خوتي لاغ مكالقلي إيمان ناين أما خواهي قولوا ببيغمر الله بيغمري خواصل زور حزي كرت أشوف ولا سراني قريش كابراي عبد الله كري مكتوم تشاوي نبو كم پشتگوی خست خواهی گوره صورتی که نازل کرد لسر پیغمبری خواست صلی کاتی اروی بو مجلسی قریش بوی برا دو قصی خیران بو که بوی بیجه سرانی گورکانی قریش بونا مسلمان کابرای که نابینا هاتا بردمی عبدالله کری مکتومه یان مکتومی پیالین عفو ام پیاوه چاوی نبو ایتر بپلخستی ری پرسیاری بو وقت يعني شوازي كي بيو ديار بو پیغمبري خوا فر اهتمامي ندابم پیاوه نابینایە شو بەلاو نێتی خەیریش بوو نێتی ئەوە بوو بچی ئەوان بەشکەم دوو قسەی خێران بۆ بکە و ئیمان بێنن ئەمجا خوای پەروەردگار فەرمووی پێی عەبەسە وتەوەلە ئەن جاءهم الأعمى تەماشاکە لە دوای ئەوەش پێی وت بە زۆر نییە ئەی محەممەد صلی الله علیه وسلم خوا یەکێ هیدایەت نەدا هیدایەت وەرناگرێ بەجار مرۆڤەکان خۆیان ڕەدەکەنەوە وەکەم ئایەتە فەرمی کێ لەوە ستەمکارتر کە خوا نەسیحەتی بکا وەری نەگرێ فأعرض عنا نيجرك كنيجرك خواي جورشتي فيك إنا جعلنا على قلوبهم أكنة أن يفقهوا أو كاتشي وايل يدك يندلي موريك دينا باندليا يمش مدام أو إيميناوي يمش موري دينا باندليا لدوايا وشي وفي آذانهم وقرا جو كان شي داخل لحق بوين حق ببينه وانا حقش ببيسيه هر بە کافری بمرێ مەدام خۆی ڕەدی کردەوە خۆی قسەی خوا و پێغەمبەری ناوێ ئێمەش ئەومان ناوێ خوا وا فەرمی ئەی محەممەد صلی الله علیه وسلم هەرکێ خوای نەوێ خواش ئەوی ناوێ خوا احتیاجی هیچ مرۆڤێ نییە احتیاجی ئێمە نییە سەر ڕۆژوەگرین برسیمانە خوا ڕقی لێمان نییە برسیمانەکە تینیمانەکە نە بەڵکو عەکسەکەیتی خوا خۆشمانی گەرەگرێتی بەم ڕۆژیە داخلی باشتمان بکە ئەمە نیەتی ڕۆژوە هەموو کارەکانی ترش مدام أمان ناواني نانجرك خوا أوان شيناوي وإن تدعوهم إلى الهدى أجر توش بانيان بكي لدواي أمش إسفادينية أي محمد صلى الله عليه وسلم فلن يهتدوا إذن أبدا أو كذا هداية دور ناقرن شوك خوا نانجرك بو خواي جورش ختم دال دليان ولجويان بو هيش ور ناقرن كواتا إنسان مسلمان أبي وريابي أو كسانوان أو أنا شر الناس أشرار الناس خرابترين كومالغان كقصي خوا هر كسي بقصي خوا و پیغمبري نكرت تأكيد لي بقد خير و چاكي نابي نبو خوي نبو ولاتي نبو خلقي نبو هيج وبقصي خوا و پیغمبر ناكا ما في خوا نادا تو گركتا چي استفاده بكي لمروغا او انسان لخوانا ترسا هموش تيك آيتا اوتر كواتا انسان ابي ورياي او كسان ابي وربك الغفور ذو الرحمة پروردگار باسي صفت جوانكاني خويكا الغفور الرحمة أما بو إيمان داران زور لي بردية أي پیغمبري خوا بلي رايقين خوا زور لي بردية وخاوني مهربانية ورحمته تماشا كان حديثي قدسي هي خواي متعال جل جلاله وفرمي لما لكي خوتوا لنزمترين شوني سرزوي نقمالي خوت لكشو زور نيزقا ألويو تو تاوانت هبي حتى حو تبقي أسمان نقلو شونو حمو سر زوي بربكا شوني كي نبي تاواني تو نبي بپانتاي زوي بپانتاي أسمان حموي تاواني تو بي
بەرزێتەوە بۆ عەرشی خوا هەتا لای خوا. خوای متعال لەو حەدیثە قودسیە فەرمی ئەگەر داوام لێ بکا بەڕاستەقینە من لێی خۆشم. ئەوە ڕەحمەتی خوایە. قەت خەڵک بێمەیوس مەکەن، قەت مەڵێ خوا لە تۆ خۆش ناوێ. کابرای هەتا ئێستا کە عارقی خواردووە ئیماندار بووە مسڵمان ڕۆژوو ئەگرێ مەڵێ خوا بەخوا کاکە ئەوە نوێژ و عارق بۆ یەکۆ ناوێ. قەت پێی مێژە ئیزنی مەدە لە وەکیلی خوا تۆ قسە مەکە. ڕەحمەتی خوا زۆر زۆرە. قەت مەڵێ فڵان و فیسان، بڵێ ئەمە چاکە ئەمەت خراپە بەڵام ئەمە چاکەی باشترە. دایم و سەعات چەند ساڵە گوناحی کردووە خراپەی کردووە ئەمساڵ تەوبەی کە گەڕاوەتەوە دڵی خۆش کرد. بڵێ چەند ساڵ عارقت خواردووە بە قسەی خوات نەکردووە هەمووی خوا ئەگۆڕێ بە نەسی ئایەت بۆ چاکە و باشە. دڵی خۆش کرد بۆی زیاتر عیبادەت بکە. قەت پاڵی پێوە منە پاڵی پێمونە بڕە. ئێمە زۆر جار بەداخەوە ئەوانەی کەوا خراپە کە نێمە پاڵیان نەنین بۆ ناو ئاگر حەزەکەین بڕۆن ئەبێ دەستیان بگرین ڕای کێشن ئەگەوان ڕۆینە بۆ ئاگر ڕایان کێشین بێنەوە. ئێمە مەدام سپاس بخوا خۆیان هاتنەوە دەیکەواتە ئەبێ باوشیان بۆ بکەینەوە ئەبێ باوشیان لێ بدەین بۆی هاتنەتە ئەم ئاینە پیرۆزە چونکە ئەوە دوو سیفەتی خوای پەروەردگارە و ئەمجا خوای پەروەردگارە فەرمێ لەو یاخذون بما کەسەبوا لعجلهم العذاب ولن يجدوا من دونه موئلا. ئەمجا ئەفەرمێتش خوای پەروەردگار ئەفەرمێ ئەوانە بیانوو و هەر کارێک خراپ هەبوو ئەو کارەکان خراپەکان لابدەن بیوانەکانش بۆیان چارەسەرکەن لعجل لهم العذاب. ئەگەر زانیت هەر لەسەر خراپە چوون خەڵکینە خوای گەورە عەزابی خوا پێشەخا. عەزابی خوا دایناوە هەموو گەلێک هەموو قەومێک هەموو بەشەرێک. ئەگە هە زۆر بڕوا لەسەر تاوان چی لە مرۆڤێکەوە تا کۆمەلگایەک خوای گەورە چیەکە عەزابەکە پێشەخا لعجل لهم العذاب. ئەمجا بۆ لەبەرەی ئەوان ناگەڕێنەوە لن يجدوا من دونه موئلا. وتلك القرى أهلكناهم لما ظلموا وجعلنا لمهلكهم موعدا. وەک قەومان و گەلانی تر وەک ئەوانەی قەومی هود صالح شعیب هەتا کۆتایی ئەوانە پەلەیان کرد هەر ئەوان خوا ئەگە خوایە با عەزابمان بدە خوا ئەگە خوایە باوا بکە. هایسە بەعزە جارە هەندێ بێدین دوو لە ڕووجەنابتان هەندی ئافرێتی لاسار هەندی ئافرەتی دوو لە ڕووجەنابتان خۆفرۆش یعنی جەستەفرۆش دوو لە ڕووجەنابتان هەندێ کەسی نەزان دێت تەحەدای خواکە نەعوذ بالله ئەوە خۆی مسۆگەرێکە عەزابی خوا یەکسەر تۆڵەی لێسێنێتەوە خوای پەروەردگار. چونکە هەر مرۆڤێک هەر خەڵکێک دژایەتی خوای کرد خوای گەورە عەزابەکەی ئەگەر داش نابێ لە قەدەری خۆی پێشێخە هەمووی ئەبێ وریابین لەوەشدا خوای گەورە ڕەحمە مەلایەتمان بکە و عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بگێڕی کە عیبادەتمان لێ قبوڵەکەی لێمان ڕازی ئەبی خوایە لەو کەسانە بکەی کە کردەوەکانمان بە جوانی و چاکی لێمان وەرەگری ڕەمەزانمان لێ قبوڵ کەی نەخۆشیەکانمان شفا بدەی خوای ژیانمان بەخۆشکەی یا ئەڵڵا خوای ڕەحم بە نەخۆشیەکانمان بکەی یا ڕەبی ڕەحم بە مولایەتمان بکەی ئامین ئامین والحەمدولله.